نار خۆشەویستان و عازیزان، خوای گەورە و میهرەبان هەر عیبادەتێکی لەسەر ئێمەدا نابێت، هەر عیبادەتێکی لەسەر ئێمە پێویست کردبێت بێگومان بۆ بەختەوەری و خۆشبەختی ئێمەیە. خوای گەورە و میهرەبان ڕۆژووی مانگی پیرۆزی ڕەمەزانی لەسەر ئێمە فەرز کردووە، ئەوانەمان کە عوزری شەرعیمان نییە. بۆچی خوای گەورە فەرزی کردووە لەسەرمان، واجبی کردووە لەسەرمان کە بە ڕۆژوو بین بۆ ئەوەی بەهۆی ڕۆژوەکە و بەختەوەری دنیا و قیامەت بین، بۆ ئەوەی لە دنیا و هەم لە قیامەتیش بەختەوەر بین. لە حەدیثێکی صحیح بخاری مسلم دا هاتووە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وآله وسلم دەفەرمێ: للصائم فرحتان يفرحهما إذا أفطر فرح بفطره وإذا لقي ربه فرح بصومه. أو كسيك روجو دقريه دو دل خوشي بو هيا، دو بختوري بو هيا، دو شدلي خوش دكات. كواتا خواي قورا واجبي كدو لسرد بروجو بي بوي لدنيا ولقيامتش دل خوش بي، دل خوشي بو خوتا. خواي قورا تو دخات بهشتوا بو خوتا. خواهی گەورە نەپێویستی بە عیبادەتی تۆیە، نە لە هیچ کەسێکیش دەترسێ. ئەو کەسێک کە بە ڕۆژوو دەبێ دوو خۆشی و شادی بۆ هەیە. ئەو کاتێک کە ڕۆژۆکەی دەشکێنێ دڵخۆشە بۆی کە ڕۆژۆکەی شکان. ئەلحەمدولله ئەلحەمدولله ئەم ڕۆژم گرت، سپاس بۆ خوای گەورە. ئەمە دڵخۆشی دەکا. وە کاتێکش کە دەکاتە خزمەتی خوای گەورە لە ڕۆژی قیامەتە فەریحە بیصەومیه، دڵخۆش دەبێ بەو ڕۆژووی کە لە دنیادا گرتی. ئەلحەمدولله خوای گیان تۆ یارمەتی منتدا لە دنیادا بە ڕۆژوو بووم، ئەمڕۆ دڵخۆشم. کەواتە خوای گەورە عیبادەتی لەسەر ئێمە فەرز کردووە، ڕۆژووی لەسەر ئێمە فەرز کردووە، ئەم مانگە پیرۆزەی بۆ ئێمە داناوە بۆ ئەوەی دڵخۆشمان کە هەم لە دنیا هەم لە قیامەتیش. کەواتە مەسلحەتی خۆتی تێدایە، بە ڕۆژوو دەبی، بەرژەوەندی خۆتی تێدایە. ئەو کەسەی خوانە ناسێ و ڕۆژوو نەگرێ خوا دڵخۆشی ناکە، لە قیامەتە عەزابی ئەدا. کەواتە ڕۆژوەکە دڵخۆشت دەکا. ڕۆژێک دێت ئەڵێ خۆزگای مانگی ڕەمەزان چەند مانگێک بۆیە دانێ، یەک مانگ نەبووایە، کاتێک کە پاداشتی ئەهلی ڕۆژوو دەبینیت. بۆیە خوای گەورە واجبی کردووە لەسەرت بە ڕۆژووبی بۆی بەختەوەر بیت. خوای گەورە و میهرەبان ڕۆژووی مانگی پیرۆزی ڕەمەزانی لەسەر ئێمە واجب کردووە، لەسەر ئێمە پێویست کردووە بۆ ئەوەی کە بەهۆی ڕۆژۆکە بمان خاتە بەهەشتەوە، بەهۆی ڕۆژووە بمان خاتە بەهەشتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح بخاری مسلمدا دەفەرمێ: إن في الجنة بابا يقال له الريان يدخل منه الصائمون يوم القيامة. بەڵێ دەفەرمێ: لا يدخل معهم غيرهم. دەرگایەکەی لە دەرگاکانی بەهەشت، بەهەشت هەشت دەرگای هەیە، دەرگای سەرەکی. یەکێک لە دەرگاکان ناوی ڕەیانە، واتە تێر ئاوی. ئەو کەسێک کە تێر ئاوی ئەوە ڕەیانە. لە ڕۆژی قیامەتە لەو دەرگایەوە ئەوانەی کە لە دنیادا بە ڕۆژوو بوونە لەو دەرگای ڕەیانەوە دەچنە ناو بەهەشتەوە. بەڵام ئەو کەسەی لە دنیادا ڕۆژووی نەگرت بێت لەو دەرگایەوە بۆی نییە بڕاتە ژوورەوە. ومن كان من أهل الصيام دعي من باب الصيام. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسەی ئەهلی ڕۆژوو بوو بێ لە دەرگای ڕەیانەوە، لە دەرگای نووساوە دەرگای ڕۆژوو، لەو دەرگایە بانگ دەکرێت، پێت دەوترێ فەرموو وەرە ژوورەوە بۆ ناو بەهەشت. کەواتە خوای گەورە ئەم ڕۆژووی لەسەر ئێمە داناوە بۆی بمان خاتە بەهەشتەوە. لی مەترسە، لەرز نەتگرێ، بێتاقەت مەبە، تەنها نانی نیوەڕۆ ناخۆی. یعنی 11 مانگ بۆ دنیا، بۆ نەفس، مانگێکیش بۆ خواگیان. واز لە خواردن بێنە خەڵکێ لەبەر خاتریەوەی لاشەی ڕێک بێتەوە، لەبەر خاتریەوەی ورگی دابەزێ، جاری وایە دوو ژەمنان ناخوا، ئەی لەبەر خاتری خوا ئەخۆ ئەو لاشەی تۆ هەر دەڕزێ. کەواتە دڵخۆش بە کاتێکە بە ڕۆژوو دەبی، ئەو ڕۆژوە هۆکارێکە بۆ چوونە بەهەشتی تۆ. لە ڕۆژی قیامەتە لە دەرگایەوە بانگ دەکرێی فەرموو مادەم تۆ لە دنیادا ڕۆژووت گرتووە فەرموو بڕۆژوورەوە بۆ ناو بەهەشت. پێت خۆش نییە پێشوازیت لێ بکرێ؟ دەی ئەم مانگە بگرە بە ئیزنی خوا لە دوای مردنت لە ڕۆژی قیامەتە
پێشوازیت لێ دەکرێت و فەرمووت لێ دەکرێت بۆ ناو بەهەشتی خوای پەروەردگار. کەواتە خوای گەورە ڕۆژووی لەسەرمان فەرز کردووە بۆ ئەوەی بمان خاتە بەهەشتەوە. پێغەمبەری خوا فەرموویە صلی الله علیه وسلم یەکەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان کە هات لە یەکەم شەو ڕۆژەوە وفتحت أبواب الجنة فلم يغلق منها باب هەموو دەرگاکانی بەهەشت دەکرێتەوە کەواتە دیارە پێشتر داخراوە هەتا ڕۆژی قیامەت وا دەرەکەی ظاهیرن. بەس ڕۆژی قیامەتش کە ئەهلی بەهەشت دەڕۆن وفتحت أبوابها دەرگاکان کراوەتەوە لەسەر پشتە. پێغەمبەری خوا فەرموویە صلی الله علیه وسلم ئەو کەسانە با بزانن کە بە ڕۆژوو دەبن دەرگاکانی بەهەشت هەمووی دەکرێتە سەر پشت. یعنی خوایەک ئەوەندە بە ڕەحم بێ لەم مانگە پیرۆزەدا دەرگاکانی بەهەشت بخاتە سەر پشت دەیەوێت تۆ لە بەهەشت مەحرومکە نەبەخوا مەگەر خۆت مەحرومکەی. خوای گەورە ناوێت لە بەهەشت مەحروم بی. دەرگاکانی بەهەشتت بۆ دەکاتەوە دەی دەرگای بەهەشت لەسەر پشتە. ئەو کەسەی بەتەمای بەهەشتە با بە ڕۆژوو بێ. ئەو کەسەی بەتەمای دڵخۆشی قیامەتە با بە ڕۆژوو بێ. دەرگای بەهەشت لەسەر پشتە بۆ ئەو کەسەی کە هەوڵی بۆ ئەدا بۆ ئەو کەسەی کە ماندوو دەبێت. کەواتە خوای گەورە ئەم ڕۆژووی لەسەر ئێمە دانا و بۆی بمان خاتە بەهەشتەوە. کەواتە ئینشاءڵڵا دڵخۆش بە ژەمێکەمتر نان دەخۆی بەڵام لە دوو ژەمەکەیتر لەلانەی حەقی لێ بکەیتەوە بۆیە دڵخۆش بە خەمبار مەبە. خوای گەورە ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانی لەسەر ئێمە فەرز کردووە بۆی لە ڕۆژی قیامەتە ڕۆژوو ببێتە شەفاعەتکار و تکاکار بۆمان لای خوای گەورە. هەمووی بەرژەوەندی خۆمانی تێدایە، هەمووی لە مەسلحەتی خۆماندایە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم أفرمي الصيام والقرآن يشفعان للعبد يوم القيامة يقول الصيام أي ربي منعته الطعام والشهوات بالنهار فشفعني فيه فيشفعاني. قرآن روجو لروجي قيامتا شفاعتك بأو كساني كأهل روجو قرآن بنا روجو دليت قصدك روجو أو روجي كإستا ئێمە دەمانەوێت لە ڕەمەزاندا بیگرین بە ئیزنی خوا یا غەیری ڕەمەزانیش ئەو ڕۆژوە لە ڕۆژی قیامەتە قسە دەکات. ئەو قورئانی کە دەیخوێنینەوە ڕۆژێک دێت لە قیامەتە قسەت لەگەڵاکە قسە لەگەڵ خوای گەورەدا دەکات. ڕۆژوو دەڵێت خوایە گیان ئەم مرۆڤە فڵان کەس من لە دنیادا منعم کرد لە خواردن و خواردنەوە شەهەوات بەهۆی منەوە کە من ڕۆژوم خۆی لە خواردن و خواردنەوە پاراست خۆی لە نزیکردنەوە لە خێزانی پاراست بۆیە خوایە گیان بمکە بە تکاکار و شەفاعەتکار بۆ ئەم کەسە تکایی بۆ بکەم لی خۆشبی بیخەیتە بەهەشتەوە. بێگومان ڕۆژوش خوای گەورە عیبادەتێکی تایبەتە دایناوە شەفاعەت و تکای ڕەت ناکاتەوە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ڕۆژ و قورئان شەفاعەتەکەن و شەفاعەتیشان قبوڵە. کەواتە خوای گەورە ڕۆژووی لەسەرمان فەرز کردووە بۆ ئەوەی لە ڕۆژی قیامەت لە ساحەی مەحشەر بێکەس نەبین داماو نەبین کەسێک نەبێ ڕەحمان پێ بکە بەڵکو خوای گەورە ڕەحمان پێ دەکات ئەگەر ئێمە بەڕاستی لە خوا بترسین ئەگەر نا بەخوا کەسێک نییە ڕەحمان پێ بکە غەیری خوای گەورە. بەڵام بە ڕەحمی خوایە کە ئەمەی بۆ ئێمە داناوە ڕۆژێک دێت لە ساحەی مەحشەردا کاتێک دەزانی ڕۆژوو دێبۆلات قورئان دێبۆلات دەڵێ وەرە لای خوای گەورە شەفاعەتت بۆ بکەم. چەندێک خۆشە پێویستە پێی نییە لەو ڕۆژە کەس ناتوانێت شەفاعەت بۆ بکات ئیلا بە ئیزنی خوا نەبێ. ڕۆژوو تاوانی نییە وەکو مرۆڤەکە ڕۆژووە مرۆڤ نییە قورئان مرۆڤ نییە فەرمایشتی خوایە ڕۆژوو لەگەڵ قورئاندا شەفاعەتت بۆ دەکات. کەواتە دڵخۆش بە کاتێ مانگی پیرۆزی ڕەمەزان دەگریت چونکە تکاکار و شەفاعەتکارێکت بۆ خۆت داناوە لە دوای مردنت پشتیوان بەخوا بە فەرمانی خوا فریاد ئەکەوێت. لە ڕۆژی نەهامەتی و ناخۆشی و ڕوتوقوتیە دێ بۆ خزمەتت دەڵێ من ڕۆژۆکەی دنیام لای خوا شەفاعەت بۆکەم تکات بۆکە. کەواتە خوای گەورە دەیەوێتمان خاتە بەهەشتەوە دەیەوێت بەختەوەر بین بۆی ئەم عیبادەتە لەسەر ئێمە داناوە بۆی خەمبار مەبە بێتاقەت مەبە یاخوا بەخێر بی مانگی پیرۆزی ڕەمەزان ئەو مانگی خواناسان 6 مانگ پێشەوەی بێ دەیانێت خوایە بمانگێنێ بۆ مانگە پیرۆزە
دوای ئەوەش دەیانوت خوای هەتا من ڕەمەزانەکەی تا 6 مانگیش دەیانوت خوای لێمان قبوڵکەی لە یەکەم ڕۆژەوە، خوای لێمان قبوڵکەی. مانگی خێر و بەرەکەتە. خوای گەورە میهرەبان ڕۆژووی مانگی پیرۆزی ڕەمەزانی لەسەر ئێمە فەرز کردووە و نەبێ خوای گەورە بێ عەزیەتمان بدە، ناڕەحەتمان بکە. خوای گەورە دەیەوێت لە گوناه و تاوانەکانمان خۆش بێت بەهۆی ڕۆژوگرتنەوە، لێمان خۆش بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هەر کەسێک مانگی ڕەمەزان بە جوانی بگرێ خوا لە گوناهەکانی پێشووی هەمووی خۆشە بێت. خوای گەورە دەوێت لێت خۆش بێ، بەهۆی ڕۆژەوە لێت خۆش بێ. خوای گەورە عادلە، دەیەوێت تۆ ڕۆژوو بگری لە مقابلا پاداشت بداتەوە. کەواتە ڕۆژووگرتن هۆکارێکە بۆ لێخۆشبوونی خوا بۆ تۆ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی رغم أنف رجل دخل عليه رمضان ثم انسلخ قبل أن يغفر له. يا خوالوتي بشكي، يا خوالوتي بخول قرابتشي، يا خوا سرشور الرسواي بكات. دعاي لك يا پیغمبر خوا صلى الله عليه وسلم لكي تحت وبلي من ظلم باك او كسي مانجي رمضاني بسر عدي بەڵام خوا لێی خۆش نابێت چونکە ئەو مانگە ناگرێ عوزری نییە. باسی کەسێ ناکەین عوزری شەرعی هەیە، هەیە ئەگری کاتێ بە ڕۆژوو نابێ، ئەوە نەبێت تاقەتە، ناتوانێت بەهۆی نەخۆشیێکەوە بەهۆی شتێکەوە عوزرێتری هەیە. بەڵام ئەو کەسێک کە لەشی ساغە گەنجێکە 15 ساڵ 20 ساڵە یەک عیبیتیانە نیوەڕانە بازاڕە غەڕی نان خواردن و چای خواردنە، یاخوا لوتی بە قوڕا بچێ و سەرشۆر و ڕسوا بێ. ئەو کەسەی مانگی ڕەمەزان دێ و تێپەڕ ئەبێ و خوا لێی خۆش نابێ، خوا زەلیلی بکات و زەلیلیش بۆ بێگومان چونکە خوا لێی خۆش نەبوو لەو مانگە پیرۆزەدا، بە ڕۆژوو نەبوو. بۆیە بە ڕۆژوو بن، هۆکارێکە بۆ لێخۆشبوونی خوا دەیەوێت لێت خۆش بێ. ڕۆژووگرتنیش هۆکارێکە بۆ لێخۆشبوونی خوا. لە مانگی ڕەمەزانە خوا لێت خۆشە بێ، تۆ بە ڕۆژوو بە، کەواتە ئەم مانگە مانگی لێخۆشبوونی خوایە بۆ تۆ. خەمبار مەبە، بێتاقەت مەبە، دڵخۆش بە، بە دڵێکی فراوانە و پێشوازی لێ بکە. نان خواردن هەموو شتێک نییە. ئەو نان خواردنەی کە تۆ بۆتە خەفەت بۆت ڕۆژووی بۆ ناگری، بەخوا هیچ نییە. نان خواردنەکەی بەهەشت خۆشە بە ئیزنی خوا، ژیانەکەی بەهەشت خۆشە، بە ڕۆژووگرتن دەست ئەکەوێت، لە دەست خۆتی مەدە. یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خوای گەورە و میهرەبان ڕۆژووی مانگی پیرۆزی ڕەمەزانی لەسەر ئێمە واجب و پێویست کردووە بۆ ئەوەی لە ئاگری دۆزەخ دوورمان خاتەوە بەهۆی ڕۆژووگرتنەوە. پێت خۆشە لە دۆزەخ دووربی؟ هەمومان دەڵێن بەڵێ. دەی ئەم مانگە هۆکارێکە بۆی لە دۆزەخ دوورت خاتەوە، لە تۆڕەیی خوا، لە غەزەبی خوا دوورت ئەخاتەوە. پشتیوان بەخوای گەورە. بۆیە لە دەستی مەدە، فرسەتێکە. چەند کەس هەبوو پارەکە مامۆستاکان هاواریان نەکرد بە ڕۆژوو بن، حسابیان بۆ کەس نەکرد، ئێستا لە ژێر خۆڵدان. ئەم ساڵش مامۆستاکان دەڵێن بە خەڵکی بە ڕۆژوو بن. فەرمانی خوا پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم خەڵکێکەیە هەر گوێی لێ نییە، بەڵام ساڵەتر ئەم کاتە لە ژێر خۆڵایە. کێ دەڵێ ڕەمەزان تەواوەکەی؟ کەواتە خۆت ئامادەکە برای خۆشەویستم، خوشکی بەڕێزم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمی الصوم جنة يستجن بها العبد من النار. ڕۆژوو قەڵغانە بۆ ئاگر. لە ڕۆژی قیامەتە ئەو ڕۆژۆی کە گرتوتە قەڵغانێکە بۆی لە عەزابی خوا لە دۆزەخ بتپارێزێ، لە ناو گۆڕدا لە عەزابی خوا بتپارێزێ. کەواتە تۆزێ خۆت برسی ئەەکەی لە ناو گۆڕەکە دڵخۆشت ئەکا، لە ساحەی مەحشەر دڵخۆشت ئەکا، ئەتخاتە ناو بەهەشتەوە، لە عەزاب و غەزەبی خوا دوورت ئەخاتەوە. خەمبار مەبە، بێتاقەت مەبە. ئینسان دەوەندە خەمی سکی خۆشی نەبێ، عیبە، شەرمەزاریە. کەواتە خوای گەورە بەهۆی ڕۆژووە تۆ لە دۆزەخ دوور دەخاتەوە. قەڵایەکە، قەڵغانێکە بەدەستەوە، هەرەکو چۆن جاران کە شەڕیان دەکرد بە شمشێر و بەڕم قەڵغانیان پێ بوو خۆیان دەپاراز لە ئەوەی کە بریندار بن یا بکوژرێن. ئەم ڕۆژ قەڵغانێکە بەدەستەوە لە عەزابی خوا ئەتپارێزێ بە ویستی خوا.
پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم إن لله عند كل فطر عتقاء من النار وذلك في كل ليلة. هەموو ئێوارەیەک لە کاتی بەربانگدا، هەموو ڕۆژێکی ڕەمەزان لە کاتی بەربانگدا خوای گەورە بڕیار ئەدات کۆمەڵە کەسێک لە ئاگری دۆزەخ ڕزگارەکات. تۆ خەریکی خواردن و خواردنەوەی خۆتی خوا لەو کەسانەمان بگەڕێ یا ڕەبی، ئەلەو کەسە بەختەوەرانە بڕیاری لای خوای گەورە دەردەکرێ هەموو ئێوارەیەک لە کاتی فتاردا کە پێی ئەوترێ شەو. ئەمڕۆ ئەوەندە ژن و پیا خواڵی خۆش بوو، ئەوەندە ژن و پیا و لە ئاگر ڕزگاری بوو بە فەرمانی خوا. کەواتە هەوڵ بدە لەو کەسانە بە تەماحتە بێ، لەوەی کە تۆ لەو کەسانە بی لەم مانگەدا خوا لە دۆزەخ ڕزگارت دەکات، گەردنت لە دۆزەخ ڕزگارەکات. خوای گەورە دایناوە بۆی تۆ لە دۆزەخ بە دوور بیت. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم من صام يوما في سبيل الله باعد الله منه جهنم مسيرة 100 عام. هەر کەسێک یەک ڕۆژێکی سونەت بگرێ، نەک فەرز، فەرزەکە بێ خێرەکەی چەندێک گەورە بێ مەگەر خوا خۆی بزانێ بەس. هەر کەسێک یەک ڕۆژێکی سونەت بگرێ لەبەر خاتری خوا، خوای گەورە بەهۆی ئەو ڕۆژوەوە کە گرتوێتی یەک ڕۆژی گرتووە، ئەی ئەگەر مانگێک بێ، ئەی ئەگەر فەرز بێ، ئەو پاداشتەکەی زۆر گەورەترە. خوای گەورە 100 ساڵ مەسافە و مەساحەی 100 ساڵ چەندێ دوورە، ئەوەندە لە ئاگری دۆزەخ دووری دەخاتەوە. لە حەدیثێکی صحیحتردا دەفەرمێ لە نێوان ئەو ئینسانێک کە یەک ڕۆژێ لەبەر خاتری خوا بە ڕۆژوو بووە، لە نێوان ئەو ئینسانە و لە نێوان دۆزەخدا خەندەقێک و چاڵێک دەبێت، نێوان ئەرز و ئاسمان چەندێ بینیتی، ئەوەندە لە ئاگری دۆزەخ بە دوورە بیت. چیت ئەوێ؟ ئەوە گرنگە بۆ تۆ یا ئەوەی کە سکت تێر بێ؟ خەڵ لە پێناخوا ڕۆحی خۆی بەخشی، ناتوانانی ئێمە تۆزێ خۆمان برسیکەین، تۆزێ خۆمان دابەزێنین، هەرتەیەکین دەبات تۆزێ خۆشمان دابەزێنین، خوا لە خۆشمان ڕازیکەین، لاشەشمان تۆزێ ئیسراحەت کە. کەواتە ئاگادار بە ڕۆژوگرتن هۆکارێکە بۆی لە عەزابی خوا، لە سزای خوا لە دۆزەخ بە دوور بی. خوای گەورە لەسەرمانی داناوە ڕۆژوگرتن بۆی لە ئاگری دۆزەخ دوورمان خاتەوە. ئەگەر پێت خۆشە دوور بی دەبێ بە ڕۆژوو بی بە ئیزنی خوا. خوای گەورە میهرەبان ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانی لەسەر ئێمە داناوە بۆی بەهۆی ڕۆژوە ببینە خۆشەویستی خوا، لە خوا نزیک بیتەوە، خۆشەویستی خوا بیت، خوا خۆشتی بوێ. ئەزانی بە ڕۆژوگرتن خوای گەورە خۆشتی دەوێ؟ چونکە لەبەر خاتری خوا خۆت برسی ئەەکەی، خۆت تینوو ئەەکەی، خۆت لە کۆمەڵە شتێکی زۆر دەپارێزی، لە بەرامبەردا خوای گەورەش تۆی خۆش دەوێ. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح بخاری مسلمدا والذي نفس محمد بيده صلى الله عليه وسلم لخلوف، زانان دەفەرمون خەلوف غەڵەتە، خلوف نەک خەلوف، لخلوف فم الصائم أطيب عند الله من ريح المسك. سوێن بەو خوایەکە گیانی محەممەدی بەدەستە صلی الله عليه وسلم. سوێن بە خوای گەورە ئەو بۆنە ناخۆشی کە لە دەمی ئینسانی ڕۆژوان دێ، کە بەهۆی ئەو کە ڕۆژوو دەگریت بۆن دەمت خۆش نییە. ئەو بۆنە ناخۆشە لای خوای گەورە لە بۆنی میسکی ئەسڵی خۆشترە. میسک کەواتە دڵخۆش بە بەخوا بۆنە ناخۆشەکەی ناودەمیشت لای خوا زۆر خۆشەویستە، لای خوا خۆشەویستە بی، بۆیە خەم مەخۆ بۆنی دەمت دێ، دڵخۆش بە، چونکە خوا بەهۆی ئەوە خۆشتی ئەوێ. بۆنەکەی ئەو بۆنە ناخۆشە کە مرۆڤی ئیزعاجە بێ، کە خۆشە بێ ئیزعاجی، لای خوای گەورە و میهرەبان لە بۆنی میسک خۆشترە، نەک ئەم میسکە عادێکە لە بازاڕێ. ئەو میسکە هەر بۆنمان نەکردووە، ئێمە نازانین میسکە بۆنی چۆنە. میسکی ئەسڵی کە لە دنیادا هەیە و میسکی ئەسڵی بەهەشت. کەواتە بە کەمی مەزانە کاتێک کە بە ڕۆژوو دەبی، خوای گەورە خۆشتی ئەوێ. خوای گەورە بۆنەکەی دەمی تۆشی بەلاوە خۆشە، لە بۆنی میسک خۆشترە بەلایەوە، پاکترە، جوانترە، باشترە. کەواتە دڵخۆش بە کاتێک خوای گەورە ڕۆژووی لەسەرت فەرز کردووە، دەیەوێت لێت خۆش بێ، دەیەوێت بتخاتە بەهەشتە و لە ئاگر دۆزەخ ڕزگارت کە، دەیەوێت خۆشتی بوێ. ئەوە قەدری ئینسانی ڕۆژوانە لای خوای گەورە، ئەوەندە بە قەدر و بە ڕێزە. خوای گەورە و میهرەبان ڕۆژووی مانگی ڕەمەزانی لەسەرمان فەرز کردووە بۆ ئەوەی کە پشتیوان بەخوای پەروەردگار لەو کەسانە بین کە پاداشتی گەورە وەرگرین،
پێت خۆش نییە جائیزەی گەورە پاداشتی گەورە وەرگری؟ بێگومان پێمان خۆشە. خوای گەورە دەوێت پاداشتێکی گەورەت بداتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح بوخاری مسلمدا دەفەرمێت خوای گەورە دەفەرمێ كل عمل ابن آدم له إلا الصيام فإنه لي وأنا أجزي به. لەناو هەموو عیبادەتەکاندا خوای گەورە دەفەرمێ هەموو عیبادەتێک هەموو کردەوەیەک کە ئینسان ئەنجامی ئەدا بۆ خۆیەتی، بەڵام ڕۆژوو بۆ منە. ڕاستەکە نوێژەکەش بۆ خوایە، بەڵام ڕۆژوو ئەمە وەکو تەشریفێک و ڕێزێک وایە، ڕۆژوو بۆ منە. من خۆم دەزانم پاداشتی ڕۆژوان چۆن دەدەمەوە، بەس خوا دەزانێت، کەس نازانێت، دیاری نەکراوە. بیکە بیری خۆت، فکری خۆت بیرێ بکەرەوە خوایە کە جەواد و سەخیە، کەریمە، دەوڵەمەندە، ئەبێت چۆن پاداشت بداتەوە. ئەو عیبادەتی تەرخان کردو دەفەرمێ بۆ منە، خۆشم دەزانم چۆن پاداشتی ئەدەمەوە. بەدەیەک و بیستیەک و حەوسەتیەک و هەزاریەک نییە وەکو کردەوەکانی تر، وەک لە حەدیثەکە باسێکە. من خۆم دەزانم پاداشتی ڕۆژوان چۆن دەدەمەوە. بۆیە کاتێکە بە ڕۆژوو دەبی دڵخۆش بە پاداشتێکی گەورە لە ڕۆژی قیامەت چاوەڕێتە. خوا دەزانێت چ بەهەشتێکت پێ دەدرێ، چەندەها موڵکت پێ دەدرێ لە بەرامبەرەوەی کە ڕۆژوو بیتە. خوای گەورە وعدی داوە ئەو خوای کە سەخیە، دەوڵەمەندە، هەموو شتێکی بەدەستە، شتێک نییە بەلای ئەوە زۆر بێ و گەورە بێ، هەموو شتێک بچووکە لای ئەو، بەڵام بەلای ئێمە هەموو شتێک گەورەیە. بەڵام وعدی داوە پاداشتێکت ئەداتەوە چاوەڕوان نەکراوە، کەواتە تۆ سپاسی خوا بکە لەو کەسانی کە خوا هەڵتی بژاردووە ڕۆژوو دەگری. خوا لەو کەسانی هەڵبژاردووی کە لە قیامەت پاداشتت بە لێشەو دەداتەوە، کەواتە دڵخۆش بە ڕۆژوو دەبی، خەمبار مەبە. ئەم مانگە پیرۆزە دێ یاخوا بەخێر بێ، خوا پێمان بمانگێنێتە ئەم مانگە پیرۆزە بتوانین ڕۆژووی تیا بگرین. مانگی دڵخۆشیە بۆ ئیماندار، چونکە لە خوا نزیک دەکاتەوە، چونکە هۆکارێکە بۆ بەختەوەری دنیا و قیامەتم. چەندێ خۆشە ئینسان چاوەڕی پاداشتێکی گەورە بکات لە بەرامبەری ئەوەیدا کە ژەمێ نان کەم دەکاتەوە. بەرەبەر خاتری خوا تۆزێ تینومان بێ، برسیمان بێ، بۆی ئەو تینوێتی کە تینومان دەبێ، برسیمان دەبێ، ببێتە هۆکارێک بۆ بەختەوەری ساحەی مەحشەرمان، ئەو ڕۆژەی کە نان نییە و ئاو نییە و هیچ شتێک نییە. بەخوا بە ئیزنی خوا ئەم برسێتی تینوێتیە لەوێ دڵخۆشێکت دەکا، بە جۆرە دڵخۆشت دەکا. والله هەزار جاڵی خۆزگا زیاتر ڕۆژوون بگرتایە، بەڵام تازە ڕۆشت. بۆیە دڵخۆش بە. ئەمەی کە باسمان کرد چەند هۆکارێک بوو، باسمان کرد کە خوای گەورە دەیەوێت لێمان خۆش بێ. ئای خوای گەورە فەرزی کردووە لەسەرمان عیبادەت بۆ چەندەها هۆکاری تریش، بەڵام ئەمەی کە باسمان کرد کیفایەتە بۆی کە دڵخۆش بین بەم مانگە پیرۆزە، خەمبار نەبین و خۆشمانی بۆ ئامادەکەین و عیبادەتی زیاتری تیا بکەین. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منه والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني كنخوش خوايا شفاء بدي أواني كيشو مشكلاني خوايا بويان حلقي خوايا أواني ئازاریان شیفایان بدەی، ئەوانەی ناڕەحەتیان لەسەر لابەری، ئەوانەی قەرزاریان بۆ دەبرکەی، خوایان ڕەحمەت و میهرەبانی خۆت بڕژێنی بەسەرماندا یا رب العالمین. آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين. خۆشەویستان، هەموو ئەمڕۆ لە مزگەوتەکان لە چەمچەماڵ و شۆڕژ لە شوێنەکانی تریش چەند مامۆسایەکی بەڕێز لەم شارە 2-3 ساڵە خەریکی ئەوەن متابعی ئەوە دەکەن کە مەسەلەی بانگەکان تۆزێک خەلەلی تایە کەم و زۆر. ئەو تەقیمێک کە دانراوە لە مۆبایلەکە